کاتت باش خوێندکاری ژیر بەخێر بێ بۆ وانای بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 17 لە لاپەڕە 17ش گەیشتمە بابەتی لەسەر شێوەی هێز بنووسە پرسیاری ژمارە 23 12 جاران 12 ئەگەر لەسەر شێوەی هێز بنووسم دەبی بنووسم 12 پاشان بژمێرم 1 2 3 1 2 3 واتە 3 جار 12کە نووسرایتەوە واتە دەنووسم 12 توان 3 ئاوا دەینووسم. ئەگەر بچینە لای پرسیاری 24 نووسرایە 1 5 جار نووسرایە کەواتە دەکاتە ئەگەر ئەمنیش بینووسم 1 دەژمێرم 1 2 1 2 3 4 5 لێرە دەنووسم توان 5 1 توان 5 پرسیاری 25 نووسرایە ژمارە 4 نووسرایە ئەمنیش دەنووسم 4 دەژمێرم 1 جار 2 جار 3 جار 4 جار لێرە دەنووسم توان 4 4 توان 4 یان 4 توان 4 هیچ کێشە نییە. دەچمە لای پرسیاری 26 دەبینم ژمارەکە 2 ئەمنیش دەنووسم 2 دەکاتە یەکسانە بە 2 پاشان دەژمێرم دووەکانی خۆم 1 2 3 4 5 کەوایە لێرە دەنووسم توان 5. پرسیاری 27 ئەو پیتە نووسرایە لە جیاتی ژمارەی ئەمنیش پیتەکەی دەنووسمەوە پاشان دەژمێرم چەند جارە 1 جار 2 جار لێرە دەنووسم توان 2. پرسیاری 28 پیتی میم ئەمنیش دەنووسم پیتەکە وەکو خۆی ئەوجە دەژمێرم 1 2 3 4 کەواتە لێرە دەنووسم توان 4. ئەوە تەواو بووین لەو جۆرە پرسیارانە. دەچمە لای لەسەر شێوەی هێز بنووسە بە بەکارهێنانی بنچینەی پێدراو لەسەر شێوەی هێز بنووسە. پرسیاری ژمارە 29 64 بنووسم لەسەر شێوەی هێز بنچینەکەی 8 بی کو دەنووسم بنچینەکەی دەنووسم یەکەم جار دەنووسم 8 ئەوجا هێزەکەی دەنووسم توانەکەش 2 چونکە ئەگەر 8 جاران 8 بکەم 2 جار دەکاتە 64 8 توان 2 8 توان 2 دەکات 64. پرسیاری 30 بنچینەکە 6 توانەکە ئایا دەبی چەند بی هەتا بکاتە 216 بنچینەکە 6 ئەگەر توانەکە 3 بی واتە ئەگەر 6 جاران 6 3 جار 6 جاران 6 جاران 6 دەکاتە 216. چمە لای پرسیاری 31 10,000 کو دەینووسم بنچینەکەی دەبیتن دەنووسم 10 بێگومان 10 ئەوها ژمارە 10 ئەوجا سفرەکانی خۆم دەژمێرم 3 سفر لێرە 1 سفر لێرە کەواتە 4 سفرم هەیە دەنووسم 10 توان 4 دەکاتە 10,000 چەند سفر هەبی توانەکەش ئەوەندەیە. بە گوێرەی ژمارەی سفرەکان توانەکەش دەنووسم. دێمە لای پرسیاری ژمارە 32 64 بنووسە بە بەکارهێنانی بنچینە 8 واتە بنچینەکە 8 توانەکە جارێ دیار نییە چەند جار هەروەکو ئەو ژمارەیە ئەو ڕاهێنانەیە ئەگەر 8م هەبوو توانەکەی 2 بوو
دەکاتە 64. ئەگەر هەشتم هەبوو توانەکەی 2 بوو، ژمارەکە دەکاتە 64. 8 توان 2 دەکاتە 64. ئەو جارەی توانەکە هەمان ژمارە 64 بەڵام بنچینەکەی 4 بی، نەک 8 بی، 4 بی، کەوایە دەنووسم 4 ئەوها بنچینەکە توانەکەش چەند دانێم هەتا بکاتە 64. توانەکەی 3 دادەنێم دەبی بکاتە 64. واتە 4 جاران 4 جاران 4. 4 توان 3 دەبی بکاتە 64. 8 توان 2 دەبی بکاتە 64. ئەو جارەی هەمان 64 بەڵام بنچینەکەی 2 بی، واتە بنووسم 2 توانی چەند بی هەتا بکاتە 64. چەند جار جارانی خۆی بکەمەوە ئەو 2، ئەگەر 6 جار جارانی خۆیم کردەوە دەکاتە 64. چاغی بکەوە دەتوانی 2 جاران 2 جاران 2 6 جار بزانە دەکاتە 64 یان ناکاتە 64. ئێستا هاتینە لای تەواو بوون ئەو توانانە. لێرە هاتمە لای شیکاری پرسیارەکان، بەکارهێنانی پێدراوەکان. لە کام ساڵ ژمارەی دانیشتوان لە 8 توان 7 تێپەڕی کرد بۆ یەکەم جار؟ وەڵامەکەت ڕوون بکەوە. لە کام ساڵ ژمارەی دانیشتوان زیاتر بوواتە لە 8 توان 7 بۆ یەکەمین جار؟ بێگومان مەبەستی ئەو دیاگرام و خشتەی ئێرەیە کە دەبی خشتەکە بخینینەوە، تێی بگەین، پاشان بزانین 8 توان 7 دەکاتە چەند؟ ئایا 8 جارانی 8 7 جار دەکاتە چەند؟ ژمارەی زۆر گەورەیە. 8 جاران 8 64 64 جاران 64 دیسان جاران 64 زۆر زۆرە. لەبەر هەندێ ئەمن دەچم ئەو ژمارەیە بە ژمێرەر لێک دەدەمەوە، بە ژمێرەر لێک دەدەمەوە. یەکەم شت دەنووسم 8. ئەوجا دەنووسم x توان y. ئەوجا توانەکەی خۆم دەنووسم، ئەوجا یەکسانە بە، کە دەبینین دەکاتە 2,097,152. ژمارەی گەورەیە. دەگەڕێمەوە لای ئەو پرسیارەی کە هەم بوو. بێگومان دەبی خشتەکەی بتوانین بخێنینەوە. ئەو دیاگرامە ئەگەر تەماشای کەین لە لای بە ئاسۆیی لێرە ساڵەکان نووسراینە و بە ستونیش ژمارەی دانیشتوانە. بەڵام گرنگترین شت لێرە بەڕای من ئەو ڕستەیە، ژمارەی دانیشتوان بە سەدان هەزار. واتە چ؟ واتە ئەو ژمارانەی لێرەنە ناچارین جار کەڕەتی 100,000یان بکەین. ئەوە کەڕەتی 100,000، ئەوە کەڕەتی 100,000، ئەوەش کەڕەتی 100,000. واتە 10 جاران 100,000 1 ملیۆن، 2 ملیۆن، 3 ملیۆن. ئەو جا لە کام ساڵ ژمارەی دانیشتوان لە 2,097,000 کەس تێپەڕی کرد بۆ یەکەم جار. با بچین بزانین ئەمن دروستم کردیا. ساڵەکانم لێرە دانایە وەکو لە کتابەکەی. لێرەش ژمارەی دانیشتوان ئەو شینە بە سەدان هەزار، واتە لێرە
لە کام ساڵ لە ساڵی 1950 ژمارەی دانیشتوان لە ژێر 2 ملیۆنی بوو، کەمتر بوو لە 2 ملیۆن. بەڵام پاشی ساڵی 1960 زیادی کرد، تۆزە کەم بووە لە هەفتای دوای دیسان زۆر بوو، دوای لە ساڵی 1990 نزیکەی گەیشتە 2 ملیۆن و نیوی، لە ساڵی 2000 نزیک بووە لە 3 ملیۆن. ژمارەکەمان چەندە؟ 2 ملیۆن و زیاتر لە 2 ملیۆن، 2 ملیۆن و 97 هەزارە. ئەگەر تەماشای ساڵەکانکەی تەنیا لە ساڵی 1950 ژمارەی دانیشتوان لە ژێر هێڵی 2 ملیۆنی بووە، دەنا هەر لەسەرەوەی هێڵی 2 ملیۆنی. ئەگەر تەماشاکەین لێرانە هەمویان لە 2 ملیۆنی زیاترن، بەڵام یەکەمین جار لە کام ساڵ؟ لە ساڵی بێگومان 1960 کە بووە لە 2 ملیۆنی تێپەڕی کرد، زیاد بوو. پاشان لە ساڵی 70 تۆزە کەم بووە، لە ساڵی 80 زیاد بوو، 90 زیاد بوو، 2000 زیاد بوو. کەواتە وەڵامی پرسیارەکە چییە؟ دەڵێ ساڵی 1960. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتا ئەوانەی داهاتوو هەر بژی.